لەسەرم بابەتە میوانێکم لەگەڵ دەبێت بەڕێز خەیری عەلی چالاکوان لە شنگالەوە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵم دەبێت و لەگەڵ ئەو گفتوگۆەکەم و زانیاری زیاتر لەوە وەرەگرم کە لە شنگال چی ڕووی داوە ئەمڕۆ. ئەگەر میوانەکەم حازر بێ کا خەیری ئەف دەمێتە باش بە هەنێکی بەحسا ئیر و پەیر و چل شنگاڵێ قەومی. کا خەیری دەنگێ متێ؟ دەنگێ من هاێ دەنگ نایە دەنگ تەمام نها دەنگێ متێ کا خەیری؟ بەڵێ تەمام کا خەیری ئێرۆ چ قەومی لە شنگالێ؟ دەنگ نایە دەنگ ئەوزانم کێشەیەکی دەنگ هەیە ئەگەر هاوکارانم ئەمە چارەسەر بکەن بۆ ئەوی میوانم گوێبیستی من ببێت. بەڵێ ئیرۆ شنگال تەمام پشتی حکوومەتە عێراقێ هەنێک عائیلەش وانێت هەکە 2014 ماین شنگالدا و پشتی هینگەش شنگال دەرکەتین حکوومەتە عێراقی بیان ئەو وان عائیلەتە بەگرنە شنگال ئەف عائیلەت وەکە خەڵکێ شنگال يعني دبينه ودليل سروان هين قال لك اجوان اندمامي داعش بوبون ففي دشتي قرد خلق شنقال حاجز ببيش بخطوه هكا حكومه العراق ابيدي بي هكا هناك خطوات بيش في بقريانا في خلقي بون البيش بقريانا بان عائلة بون وكا عدالة انتقالية هيش حكومة عراقي نفع الانديا محاسبة وان عناصر داعش بشكل يسرس نها تقرن ففي تشتي خلق شنقال حاجز كرو خلق دركتا اعتصاما واحتجاج يقرن اجبر في تشتي يعني ندرادي بون بقربان عائلة باشە توتبێژیک و دلیل دەستێمە دەهەناک و ئەوان پەیوەندی گەل داعشێ هەبووە هەوە ئەو دلیل ڕادستی هێزێن ئەو لە هیەکردنە لێرێ و دەستێوان عائلات گەل داعشێدا هەبووە یەکش وانێت کە بەگەڕیای ناجیەکە یزیدی یەکەکەش دەستێ داعش فەلتی ئەو وەکە گوتناوێ ناسکریەکە بەرینوای داعش ڕەبوو ئەف خطوه که حکومت عراقی آویدی خطوه که ناجی خودم قالك تشت بيت هين الشنغال دوت الشنغال هيش ني قشتيوي درجة حكومت عراقي وان عائلته فقير نويت هكا خلقي يزيدي مجتمعي يزيدي وان يعني قالك أجوان نهمكا مجتمعي يزيدي وان خلقي شنغالي يعني عربي سنة نهموكا کا خەیری پرسا من ئەوە داعش ربونيا انتمامي داعش بس هناك جوان يعني انضمامي داعش بوون 2014 باشە ومشاركة قرون بإبادة عائز زۆر باشە هەن بێژن و دلیل دەستێمەدە هەیە ئەوان خێزانە ئەفکارەکردنە باشە هەوە ئەف دلیل دانە هێزن ئەو لە هەیە هێزن ئەمنیەن لێرێ پۆلیسە هەر دەرەکە هین هەوە ئەو دلیلدایە وانە و دەستێوان عائلات گەل داعشێ هەبووە ئەوانە ئەفکارەکردنە و بەرسەوان چی ئەگەر هەوە ئەف دلیلدایە وانە دەنگ ناگە ئێمە داخەوە دەنگ بە باشی ناگات کا خەیری سوپاس بۆ بەڕێز خەیری عەلی چالاکوان کە لە شنگالەوە لەگەڵمان ببوورە بەهۆی هەڵەیش تەکنیکیەوە لەمانتوانین لەگەڵ بەردەوام